سێ ساڵ فەرەنسا و ئیتالیا لە مشتومڕی دروستکردنی ئەم تونێلەدا بوون. گەورەترین کاری ئەندازیاری بەستنەوەی هێڵی شەمەندەفەری لیۆن بە تۆرینەوە. بە تەواوکردنی ئاسان دەتوانین هێڵی شەمەندەفەری خێرا لە نێوان ئیتالیا و فەرەنسا ببەستنەوە. تونێلەکە گەورەترین هێڵی شەمەندەفەر دەبێت لە جیهاندا، درێژەکەشی 162 کیلۆمەترە. گەورەترین سەختی کە لە کاتی کارکردن ڕوبەڕوومان بۆتەوە ئەوەیە لە نێو تونێلەکەدا ڕێگە بە ئامێرەکانی هەڵکەندن نادات کە لە دوو ئاراستەوە کار بکەن. ئەمەش کێشە دروست دەکات کاتێک ئامێرەکان یەک دەبڕن. زیاتر لە 8,000 کرێکار کاری تیا دەکات و بودجەی 3 ملیارد دۆلاریش بڕی تێچوونەکەیەتی کە بەشێک لە بودجەکەیەکێتی ئەوروپا کۆمەکی کردووە بۆ کرێکارەکانیش. بەرزی ئاستی شێو پرەی گەرما گرفتێکە بەردەوام کۆمپانیاکە لە هەوڵی ئەوەدایە هیچ کرێکارێکی زیانی بەرنەکەوێت. ئێمە لە سان جۆلیانی بەری فەرەنساوە دەستمان بە هەڵکەندن کردووە تاوەکو 3 کیلۆمەتر. سەرەتا هەڵکەندنەکە بە شۆفڵ و ڕێکاری ئاسایی بوو. 160 کرێکار کاری تێدا دەکەن و 24 کاتژمێر کارکردن بەردەوامە. بڕینی شاخی ئەڵب لە نێوان فەرەنسا و ئیتالیا مەبەست لێی کورتکردنەوەی ڕێگایە و کەمکردنەوەی ڕژانی گازی دۆمۆکسیدی کاربۆنە کە لە ڕێگای گواستنەوەی ترەوە دەکرێت بە ژینگەدا. ئەم پرۆژەیە لەگەڵ ئامانجی سەوزی ئەوروپاشدا دەگوترێت. ئێمە ڕێز لەو بەرباستانە دەگرین کە دەوڵەتان لەگەڵ کمیسیۆنی یەکێتی ئەوروپا دایانناوە. بەهۆی کۆڤیدەوە بۆ ساڵانێک ناچار بووین کە کارەکانمان بوەستێنین. هەروەها کێشەی سیاسی نێوان فەڕەنسا و ئیتالیاش ڕەنگە تا ساڵی 2030 تونێلەکە تەواو ببێت. ڕۆژانێک ئەم تونێلە تەواو دەبێت. گەشتیان لە نێوان ئیتالیا و فەرەنسا بە خێرایی دەگەن. چێژیش لەو گەشتا بینن. بۆ کرێکار و کۆمپانیەکانیش دەبێتە مێژوێک کارکردن لە درێژترین تونێلی شەمەندەفەری خێرا لە جیهاندا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.